بینەرانی ئازیزی پێشەنگ تیڤ ئێوارەتان باش، خۆشحاڵم بۆ جارێکی تر دێمەوەلاتان بۆ پێشکەشکردنی بەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ. من بنار مستەفام و بەرنامەکانی ئەمڕۆ سی ئەیلولتان پێشکەش دەکەم. ئازیزان بەرنامەکانی ئەمڕۆ لە دوو تەوەری جیاوازدا خۆیان دەبینەوە. سەرەتا سەبارەت بە ساڵی نوێی دەستپێکی خوێندن گفتوگویەکمان دەبێت لەگەڵ بەڕێز مامۆستا سەردار مەلیحە، و لە بەشی دوای بەرنامەکانیشماندا هەتا هەڵبژاردنەکانی عێراق گفتوگویەکمان دەبێت لەگەڵ محسین کەریم سەبارەت بە فەزای هەڵبژاردنەکانی ئێستای عێراق. لە یەکەم تەوەری بەرنامەکانی ئەمڕۆماندا وەک ئاماژەم پێدا کە مامۆستا سەردار مەلیحەمان لەگەڵدایە. مامۆستا سەردار ئەم کاتت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێت داین. سپاس بۆ ئێوە و ئەم کاتتان باش و بە هیوای سەرکەوتن. ئەگەر لێوە دەست پێ بکەین کە مەکتەب قوتابخانەکان دەستیان کردەوە بە خوێندن، بەڵام بەگشتی ئێوە پرۆسەی خوێندن، پرۆسەی پەروەردە لە کوردستاندا چۆن دەبینن؟ دواتر من کۆمەڵە پرسیاری ترم دەبێت. سپاس بە هیوام سەرکەوتوو بن. من پێ هەمیشە ساڵی خوێندن لە هەرێمی کوردستان ناوم لێ ناوە ساڵی دەستپێک و چاوەڕوانی بۆ کۆتایی، چونکە لە ڕاستیە ساڵی پەروەردە نییە و ساڵی خوێندن نییە. ئەوەیە ڕۆتیناتی ڕۆژانەیە و کۆمەڵێک خەڵک بەشێکیان کە بەناوی مامۆسان، بەشێکیان بەناوی وەزارەتەکەیەوە کە وەزارەتی پەروەردەیە، بەشێکیان بەناوی قوتابی و خوێندکارەوە کە تا ئێستا ڕێک لەکەوتون لەسەرەوەی کە قوتابی و خوێندکار یەک ناوی ئاو بەشیان هەبێت. تا ئێستاش ئەو شێوە دابەشکاری هەیە، بەڵام بە قەناعەتی من تا ئێستا سیستمێک نییە لە هەرێمی کوردستان بەناوی سیستمی پەروەردە. تەنها ئەوەیە کە سیستمێکە بۆ دەستپێک و وە لە چاوەڕوانی کۆتاییە. ئەوە بارودۆخەکەی من زۆرجا لە گفتوگۆکانیشە باوەڕی تاوم هەیە کە دۆخەکان لە هەرێمی کوردستان ئەوە پێچەوانەکەی وەرەگری. کاک بنار، من زۆرجا خەجاڵەتی ئەوە بم کە وەکو مامۆستا ناومە بن، بەڵام هیچ کاریگەریەک ئەو تۆم نییە لەسەر کۆی سیستەمەکە. بەڵام ئێوە خۆتان نییە، با بڵێن هەڵبژاردەیەکی خۆتان یەک، بەڵکو سیستەمەکە ئێوەی ناچار بەم دۆخە کردووەکو ئاماژە ناچار بۆ دۆخە کراوی ئاوا هەیە. وڵای کاک بنار، یەک بارودۆخێک لە سەرتاپای هەرێمی کوردستانی داگیر کردو، ئەویش من بۆ خۆم مەرگی پەروەردە بینم لە چوارچەوەی کەرتی گشتیە و هەنگاوەکان، هەموو هەنگاوەکان و هەموو ئامادەکاریەکان کراوە بۆی هەموو کەرتێکبێ بە کەرتی تایبەت. بۆیە من پێم وایە لە ئایندێشا گفتوگۆکردن لەسەر سیستمی پەروەردەی گشتیە، کەرتی پەروەردە بە شێوەی لە چوارچەوەی کەرتی گشتیا بمێنێتەوە، جۆرێک لە گاڵتەجاڕیە. ینی ئەوەی هەیە تەنیا ئیدامەیە دەن بۆی تەسلیمی دەستی قەدەری کەرتی تایبەتی بکەن. ئەگینا ئەوانەی سیستمی پەروەردەن من بۆ ماوەی نزیکی 15 ڕۆژێکە بێ سیستمی پەروەردە دەستپێکی ساڵی نوێی خوێندنی ڕاگەیاندووە، بەڵام تا ئێستا زۆربەی ئەو کتابانی کە پێویستە دابین بکرێت دابین نەکراونەوە. زۆربەی زۆری ئەو بەشانەی کە پێویستە بایەخی پێدرێ بایەخی پێنەدرێ. ئێمە لە ساڵانی ڕابردووە ڕوبەڕووی ئەو قەیرانانە بووینەوە کە لە هەرێمی کوردستان دووانەی زۆر گرنگ کە وانەی وەرشونەرن جۆرە جۆرەکان قێزەون کراونەوە. فەزای ئیسلامگەرایی و کۆنەپارێزی لە کۆی سیستمی پەروەردەی داپۆشیوە و ئەو دۆخەی ئێستا لە هەرێمی کوردستانایە لێت ناشارم بە شێوەیەک لە شێوەکان هەمجێ گاڵتەجاڕیە، هەمجێ پێکەنینە و بە دیوێکی تریشە هەم یعنی مەرگەساتە بەڕێوەیە. ئەویش ئەوەیە کە شتێک نامێنێ بە ناوی کەرتی گشتیەوە و سیستمی پەروەردە لە لای ئێمە تەنیا سیستمی فێربوونی نووسینە، فێربوونی پەروەردە نییە و فێربوونی خوێندنیش نییە. و ئەوەی لە هەرێمی کوردستان ئێستا گوزەرێ مەرگێکە بەرەو دوا قۆناغەکانی مەرگی کەرتی گشتی و تەسلیمکردن بە قەدەری مەرگی سیستمی کەرتی تایبەت. و ئەمە واقعەیەکە و من ڕۆژانە خۆم بە شەرمەزار ئەزانم بەرامبەر بە خوێندکار و فێرخوازەکانم کە ئەزانم کە ئایندەیان بەرەو ئایندەیەکی باش ناڕوا و سیستمی سەرمایەداری هەموو جمگەکانی داپۆشیوە و لە ئایندەیە ئەم مەرگە و بە کۆتایی مەرگی هەمومان کۆتایی دێ. ئەوشەوەیە کە قەدەری میلەتی کورد ئەوەیە کە هەتاوەکو ئەو دۆخانەی لە پێشوە ئیکەنە دەنگۆ و لە دوایی ئایخەنە بواری جێبەجێ بواری
بانگەشەکردنەوە و لە کۆتاییە ئەبێ بە ئەمری واقع و ئەیسەپێنە بەسەر خەڵکە. من وازانم سیستمی کەرتی گشتی لە ناوی شانە کەرتی پەروەردە لە سەرتاوە بانگەشەیان بۆ کرد. ئێستا وەزیری خوێندنی باڵا وەزیری پەروەرداڵێن کەرتی گشتی بارێکی قورسە بەسەر حکوومەتەوە و لە ئایندەیەکی نزیکە هەموو کەرتەکان بە قەنەعەتی من ئەدێتە دەست کەرتی تایبەت و ئەو کاتەش سیستمی زاڵمی سەرمایه‌داری هەموو کەرتەکان داگیرەکە و ئەو شتە بێڕەحمانە ڕوبەڕووی هەمومانەوێتەوە و ناچارمانەکە شتێک قوبوڵ بکەین کە لە ڕاستیە خۆمان قوبوڵمان نەکردووە و بەسەرمانە سەپێنراوە. ئەگەر لەسەر کەرتی پەروەردە هێندە ڕاوەستن کە لە قسەکانی ئێوەدا ئەوە دەخێنەوە کە تەواو ئیهمال کراوە ئەم کەرتی خوێندن و پەروەردە. بەڵام لە وڵاتان دەوترێت کە ئەم کەرتە بۆ دوا ڕۆژە بۆ ئەوەی کە کۆمەڵگا لە ئایندەدا بچرخێ پێویستە ئەهمیەتێکی تەواو بەم کەرتە بدرێ. بەڵام بۆچی لە کوردستان بەم ڕادەیەک ئیهمال کراوە کە ماوەسایەکی وەکو تۆ تەنانەت هەست بە شەرمەزاری بکات؟ من کاک بنەر من ئێمە لە سیستمی کارکردنە هەرچەند زۆربەی زۆرمان لەوانەیە بەشێک لەوانەی کە توانای تێگەیشتنیان لە زاراوەکان نییە. ئێمە هەمومان کرێکارین، کارێکەکەین بەرامبەر بە کرەیەک لە ڕاستیە، بەڵام کاری سەپێنرا و زۆر ئازاردەرە لە بری کارێکە هەڵێ بژێری و دۆستایەتی لەگەڵ کارەکەتا واکە کە ئامانجدار بێ و ئامانجەکەش ئامانجێکی پیرۆز بێ لە پێناو مرۆڤایەتیە بێ و لە پێناو بەدەر لە مرۆڤایەتی لە پێناو ژینگا بێ لە پێناو ئاژەڵا بێ لە پێناو هەموو شتێک ئەوانەی کە لە کۆتاییە ئامانجدارن. بەڵام ئەوەی لە ناو سیستمی پەروەردەیە مەترسیە گەورەکە ئەوەیە کۆی سیستەمە پەروەردەیەەکە داپۆشراوە بە ئەجەندای کۆنەپارێزی و ئەوانەشی کە داڕێژەری ئەم سیستەمەن زۆر مەترسیدارن بۆ ئایندەی کۆی پەروەردەی کۆمەڵایەتی و بۆ ئەجەندای مەسلەی زاڵبوونی هەستی ناسیۆنالیزمی کە لە هەموو دنیاە جۆرە جۆرەکان لە پاشەکشەیە جگەل لای ڕژێمە سەرمایه‌داریە زاڵمەکان. لە ناو کەرتی پەروەردە تا ئێستا کێشەی جیاکردنەوەی نێرومێ هەیە و لە ناو سیستمی پەروەردە تا ئێستا کێشەی ئەوە هەیە کە کچان و کوڕان تێکەڵ نەبن و تا ئێستا لە ناو سیستمی پەروەردە ئەوە هەیە کە حرامکراوەکان بۆ مینە لە مەسلەی هونەر و لە مەسلەی وەرزشە هەیە. من خۆمێکێکم لەو مامۆستانەی کە زۆر باەق وانەی وەرزش و هونەرە دەم زۆربەی زۆری ئەو مامۆستایانەی کە کۆنەپارێزن گفتوگۆی زۆریان لەسەرەوەیە کە تەمی کچەکانەکەن وەکەوەی کە بەرەو ڕێگای سراتە مستەقیمیان ببن کە نابێت لە وانەی وەرزشا بەشداری بکەن، چکە لە ڕاستیا وەرزشی مێینە نییە و هونەری مێینە نییە و دانس بۆ مێینە نییە و پیاوان هەموو شتانی کە کراون لە ڕاستیە هونەرێکی پیاوانەیە، وەرزشی پیاوانەیە، مافیەوە نییە کە کچانەوە بکەن. لە ناو سیستمی پەروەردە تا ئێستا ئێمە پێڵین دەنگۆیەکی زۆر هەیە لە گەرمیانە چەند مەکتەبێک هەن کە لە هەموو کوردستان ئایسا جۆرەکان مەکتەبی کچان و کوڕانجیا لە گەرمیانە بەهۆی ئەو جۆرێک لە جۆرەکان ناتوانم دەستیشانی بکەم ژمارەکە چەندن، بەڵام ئەوانەی کە بەرگری ڕاستەوخۆ لە بابەتی دادپەروەری و یەکسانیەکەن تا ئێستا ڕێگایان نەداوە تا ئێستا زاڵن بەسەرەوەی کە کچان و کوڕان لە یەک جیان نەکرێن و چەند قوتابخانەیەک و ئامادەیەک لە گەرمیانە هەن کچان و کوڕان تێکەڵن و لە ڕاستیە ئێستا کۆنەپارێزەکان دژایەتی ئەو جۆرە لە سیستمی پەروەردەکەن. لە ناو سیستمێکە کاک بنەر من دڵنیام تۆ زۆر باشەوە ئەو بینەرە بەڕێزەکانیش باش لەوە تێگە لە ناو سیستمێکە جیاوازی نێوان نێرومیە هەبێ چاوەڕێ ئایندەیەکی ڕوونی لێ ناکرێت وە کاتێکە پێت وابێ مینەیەک بە زمانی کۆنەپارێزی خۆیان پێڵێن زەعیفە ناتوانی مێدیەکرد هەبێ بۆی ئایندەی پەروەردە ئایندەیەکی باش بێت. من زۆر ڕەشبینم بەڵام گەشتبینم بە ئایدیای خۆم و بە هەوڵ و تێکۆشانی خۆم، بەڵام ڕەشبینم بەوەی کە دەستە جەمعی کۆمەلگا بەرگری لە مەسلەی یەکسانی و دادپەروەری بکاوە. کێشەی سیستمی پەروەردە ئێستا تەنیا دابینکردنی کتێب نییە و دابینکردنی قەڵەم و پێنووس و جانتا و ئامادەکردنی قوتابخانەکان نییە و ئەوەی لە ڕابردووشە ئەمەزانین قوتابخانەکان لە شێوەی بەندیخانە دروستکراون هەرەوەی
کە مناڵان و گەورەکان و لە قوتابخانە کاتێڵێن ئەوە سعات ئەوەندە بەرەبین لە مەکتەب هەر بۆ خۆی ئەوە ئاماژەیە بۆەوەی کە لە ڕاستیە ئەمە شوێنێکی ئارام نییە بەندیخانەیەکە چکە کۆتایی بە دەوامەکە وەکو کۆتایی بە حکمی زیندانەکەی دێ کاتیاڵێ ئێمە بەرەبین لە مەکتەب بۆیە هیچ ئومێدێک نییە بۆ ئەوەی کە کۆمەلگا بەم شێوە بمێنێتەوە ڕووناکی لە چاوەڕان بکرێ بەڵکو پێویستە بە هەمومانەوە بەرگری تند لە ئەو بیرۆ بیرۆکەیە بکەین کە کەرتی گشتی مافی گشتی ئەدا بەوەی بە هەمومان بتوانین بخوێنین هەمومان بتوانین تایدا خۆمانی تیابینەوە بەڵام لە ناو کەرتی تایبەتە جگە لە چینە سەرمایهدارەکە و جگە لەو چینە زاڵمە و ستەمکاری کە حکومڕانە کەسی تر خۆی تیان نابینێتەوە لە کۆتاییشە ئیدامەدا بۆ سیستەمە حکومڕانی خراپەی کە لە هەرێمی کوردستان و ئەو ناوچانەیە کە بەم شێوە سیستەمە کارەکەن و لە ڕاستیە کاک بنار من کێشەم لەگەڵ سیستمی شایەوە کۆی ئێمە ئەبێت دژە سیستمیش بین بەڵام ئەوە کاتی زۆرەوە و گفتوگۆی زۆر هەڵەگرێەوەی کە لە ڕاستیە هەر بە خۆی سیستمیش بۆ خۆی لە قاڵبدانی مرۆڤ و ئایدیا و بیرکردنەوەی فراوانی مرۆڤ ئەگەرچی ئەو خۆتان ئاماژەتان بە وەدا کە لە کەرتی پەروەردەیە ئومێدێکی ئەو توی لێ نابین و ڕژبیرن بەداخۆ لە بەرامبەر ئەم کەرتە گرنگەدا بەڵام لە وڵاتان بەزەوە دەکرێت کە کۆرۆنا یەکێک بۆ لەو دیاردانەی کە زەرەرێکی گەورەی داوە لە کەرتی پەروەردەدا بەڵام ئێوە خۆتان ئاماژتان پێدا کە دیارە بە قسەکانتان ئەوا دەرەکەوێت هەر پێش کۆرۆناش و پێش ئەوەی کە هیچ پاندیمێک لە ئارادا هەبێت ئەم کەرتە ئیهمال کراوە بووە بەڵام ئەوەی کە لە ساڵانی ڕابردووە مامۆستان مانیان گرتووە بوو و هەروەها کەرتی پەروەردە بە شێوەیەکی تریش لە کۆرۆناوە زیانی پێگەیشتی بوو لێرە بەدواوە ئەکرێتی چاوەڕوانێکی لێ بکرێت و پێویستە چی بکرێت بۆ ئەوەی کە ئەو زیانانی کە لی کەوتووە بتوانێت لێرە بەدواوە بە ئاراستێکی باشترە بڕات کاک بنەر من حەز ناکەم وا پیشانی بدەین کە کۆی سیستەمە حکومڕانیەکە خراپە تەنها و من پێم وایە ئێمەی مامۆسایان ئێمە خۆمان پێویستمان بە پەروەردەیە و بەشێکی زۆر لە مامۆسایان لە ڕاستیە پێویستیان بە دووبارە ئەپدەیتکردنەوە هەیە و من وا ئەزانم بەشێکی زۆر لەو خوێندکارانەی کە من ڕۆژانە لەگەڵیان نام و هەڵسوکۆتیان لەگەڵاکەم زۆر وانی گرنگ و بە پێزم فێرەکەن تاوەکەوەی من توانمانیان بکە چکۆیسە سەردەمێکە ئەکرێ و کەسانی مەرج نییە ژیری بە تەمەن نییە چکە لە کۆنا خەڵکێکە بۆ لە ناو بە ئەزمون توانیوێتی فێری بابەتێک بێ بەڵام لە ناو سیستەمە نوێەکە ئینسان ئەکرێت تەمەنی کەم بێ بەڵام لە 20 ساڵی تەمەنە بەقەد 80 ساڵی مرۆڤی ژینگەکەی پێشووی خۆی بژی و خەڵکێ لە ماوەی ساڵێک کاتوانێت 20 ساڵ بژی خەڵکەیە تەمەنی 20 ساڵاتوانێت لە تەمەنی 80 ساڵیە پێوەری 80 ساڵی تەمەنی بۆدانی لە ئاستی فێرکردنا لە ناو مامۆستایان کاتێک کە خۆپیشاندان کرا بەشێکی زۆر لە ئامانجەکە بابەتی مەسلەی موچە بوو بەش مەسلەی بژێوی بوو مرۆڤێک تەنها بە کێشەی نانی لە کێشەی پەروەردە پێ گرنگتر بێ من ئازانم ئەو مامۆسانیش پێویستیان بەوەیە کە خۆپیشاندان دژیان بکرێت و من ئەو مامۆسانی کە کێشەیان لەگەڵ کۆی سیستمی پەروەردە هەبوو بەدەر لە موچە ئەو مامۆسانم کە بە پەنجەی دەستە ژمێرە من یەکێک بوو لەو مامۆسانی کە زۆر جاباسی ئەوەمە کرد کە کەم نینەوە هاوڕیانەشم کە لە پشتیوانیم بیرۆکەی منیانە کرد ئەو بوو کە ئێمە خۆپیشاندان بکەین دش بە کۆی سیستمی پەروەردە وەکوی دش بە کۆی سیستمی حکومڕانی نەک تەنها پێنەدانی موچە من ئازانم ئازادی لە نان گرنگترە بەڵام نان ئەکرێ بۆ ئەوە بێ ئینسان بژی و هەناسە بدا بەڵام مرۆڤ ئەگەر بیرۆکەکانی و بیردۆزەکانی و زهنیەتی هەناسەنەدا ئەو کاتە مەترسیە گەورەکە ڕوو لە ئینسانەکە بۆیە بە قەنەعەتی من خۆپیشاندانی مامۆسایان خۆپیشاندانێک بوو تا ڕادەیەکی زۆر ئەتوانم بڵێم تەشجیعی ئەوە بوو کە ئێمە هێشتا ماوین و ئێمە درک بە ئەو کەم و کورتیانێکی کە ناو سیستمی پەروەردەیە بەڵام لە ڕاستیە ئەویش بیرۆکەیەکی لە ئاستێکی مەودایەکی بچووکا بوو و لە بازنەیەکی بچووکا بوو کە تۆ تەنیا کێشەتەوە بێ موچەکەت بۆ دابین کرێ من وازانم
ئێمە لە بازار ئێمە زۆرجار لە بازار هەڵگیرێت بەڵێ بەڵام ئەگەر بکەڕم وەسا پرسیارە هەڵبەت ئەکرێ لە ڕەنگەی مامۆستاوە تەماشا بکرێت لە ڕێگەی لە ڕاگەی کەم و کورتەکانی تری کۆمەڵگەوە بەڵام تایبەت بە کەرتی پەروەردە لە ئێستاە وەک دو پرسیار پێویستە چی بکرێت بۆ ئەوەی کە ئەم کەرتە بەرەو ئاراستێکی باشتر بتوانێت هەنگاو بنێت ئەم کەرتە ماوەکە ناتوان بڵێن بە تهدید ماوەیەکی کەمەوە خۆزانی ئەم سیستمی پەروەردە سیستمێکی استراتیژە ینی شتێک نییە بڵێن تۆ لە ماوەی ساڵێکا 2 ساڵ توی ئامانجەکانە بکەیتی بەڵام کێشەی گەورەی ئێمە ئەوەیە کە من وازانم هەموو مامۆسایانەوانی لە ڕابردووان تاوانبارن بەوەی کە ئێمە لە ماوەی 30 ساڵی حکومڕانی هەرێمی کوردستانە سیستمێکی دیکتاتۆرمان دروست کرد ئێمە لە ماوەی 30 ساڵی حکومڕانیە نەمانتوانی لە 30 ساڵی پەروەردە بتوانین جیلێک فیا دروست بکەین کە دژ بە ئاراستی بەرگری کار بێ و بەرەنگاری سیستەمە حکومڕانێکە بێتەوە بۆیە من باوەڕی تەواو بەوە هەیە بۆ استراتیژ باشترین شتەوەیە کە لە هەرێمی کوردستانە بیری لێ بکرێتەوەیشەوەیە یەکەم هەنگاو دژ بەوە بۆستینەوە کە کەرتی تایبەت زعیف بکرێەوە تا ڕادەی نەهێشتنیش نەهێڵرێەوە کەرتی گشتی بایەخی پێ بدرێ و بتوانین کۆی مرۆڤ بە یەکسانی بتوانێت مافی خوێندنی هەبێ و ئاراستەی پەروەردەی هەرێمی کوردستان لەم ڕچەڕێیە دەربخێت بخێتە سەر ڕاستەڕێک کاویش پێم وایە ڕاستەڕێی سیستمی پەروەردەیەکی تەندروست و هاوچەرخە نەک بەو سیستەمە کلاسیکی کە پێمان وابێ سیستمی حجرە تا ئێستا پەسەند دەکرێت لە ناو مەکتەبەکانە و شێوەیە ئەسکەرتارێتە و من یەک شتەیە کاک بنار زۆر غەمگین مەکە ئەویشەوەیە 3 ساڵی تەمەنی مامۆستا شێرزا حەسەن کە ساڵانێکی زۆر ناو سیستمی پەروەردە بوو 3 ساڵی ما بوو بۆیە تەقاعود بێ تەقاعودیان کرد و خانە نشینیان کەوتیان ئەم پیاوە قسەی زۆر قۆڕەکە لەبەرەوەی قسەی قۆڕەکە ئەو قسانەیە کە ئایندەی سیستمی پەروەردە خۆی تیابینێتەوە نەک لە ڕابردووە ئەو پیاوە نەیتوانین لە ڕابردووە بمێنێتەوە وتوانی لە دوورمەودابی بکاتەوە لە 3 ساڵی تەمەنی ما بوو بۆی خانشینکرێ خانشینیان کرد و خستیانە ماڵەوە بە شێوەیەکی محتەرەمانە وەکەوەی خۆی باسێکە بە شێوەیەکی محتەرەمانە وتیان تۆ پیاوێکی قسەی قۆڕ زۆرەکەی پێویستە بچیتەوە ماڵ و من وازانم ڕۆژانە و هاوڕێنەمان کە هەمان بیرکردنەوەیانەیە کە پێویستە مۆدێرن بیر لە سیستمی پەروەردە بکەینەوە کە کەرتی تایبەتی تێبە دەربکرێت و ئەم سیستەمە تازەیە کە دێ من ئەمە بەڕاستی زۆر غەمگین مەکان قسەکەم ئەم سیستەمە تازەی کە تێکە سیستمی کەرتی تایبەتە ئەوەیە کە هەژارەکان ئەخاتە دەرەوەی ئەو کەرتەوە و ئیتر جیلێکی ئەرستۆکراتی سەرمایه‌دار و ئەوانە حکومڕانیەکەن و لە هەموو بوارەکانە کادێلاکی سەرمایه‌داری خۆی تیابینێتەوە و خەڵکی فەقیر و هەژار ئەکەوێتە ژێری ژێرەوەی ئەو سیستەما و ئەو کاتەی تر پێویستە وەکەوەی ستیڤن هاوکینگ گەڵێ پێویستە ئەم زەوێ جێبێڵین بچین بۆ شوێنێکی تر. مامۆستا سەردار مەلیحە زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین. سپاس بۆ ئێوە سەرکەوتوو بن سەرکەوتن بۆ تەدەبجێنەکەشتان سپاسانە. ئازیزان سەبارەت بە ساڵی نوێی خوێندن گفتوگوەکمان لەگەڵ مامۆستا سەردار مەلیحە وچانێک دەدەین و پاشان سەبارەت بە هەڵبژاردنەکانی عێراق لەگەڵ محسین کەریم گفتوگوەکمان دەبێت لەگەڵمان بمێننەوە. لە پێشنگ تیڤیەوە بۆ چوونەکانی خۆت سەبارەت بە هەڵبژاردنەکانی عێراق بەیان بکە. ڕۆژی هەڵبژاردنەکان واتە 10 ئۆکتۆبەر پێشنگ تیڤی کراوەیە و هەموو کەس دەتوانێت لە ڕێگەیەوە بۆ چوونەکانی خۆی سەبارەت بە هەڵبژاردنەکان بەیان بکات. تۆش دەتوانیت بەشدار بیت پێشوەخت پەیوەندیمان پێوە بکە تا کاتێکی گونجاوت بۆ ئامادە بکەین و لە پێشنگ تیڤیەوە قسە و باسی خۆت سەبارەت بە هەڵبژاردنەکانی عێراق بکەیت.
مەڵە بینەرانی ئازیز هەرۆ گوێبیستی بوون ڕۆژی 10 ئۆکتۆبر واتە ڕۆژ هەڵبژاردنەکانی عێراق پێشەنگ تیڤ کراوەیە بە تەواوی ڕۆژەکە و هەر کەسێ پێی خۆش بوو بێتە سەرخەت و قسەی خۆی بکات سەبارەت بە هەڵبژاردنەکانی عێراق. ئێمە ئەم دەرفەتی بۆکەینەوە هیوادارین پێشوەخت لە پەیوەندیدا بن لەگەڵماندا بۆ ئەوەی کە بتوانین ئەم دەرفەتە بخەینە بەردەمی ئێوە و لە ڕێگەی پێشەنگ تیڤ و بۆچوونەکانی خۆتان سەبارەت بە هەڵبژاردنەکانی عێراق لە ڕۆژ هەڵبژاردنەکاندا بگەێنن. ئێستاش محسین کەریمان لەگەڵدایە بۆ ئەوەی کە تاوتوێی فەزای هەڵبژاردنەکانی عێراق بکەین. ئێوەرەت باش محسین کەریم و زۆر سپاس بۆ ئەم دەرفەتی کە پێت داین. ئێوارەی ئێوەش باش و بینەران و زۆر سپاس بۆ دەرفەتە. فەزای هەڵبژاردن بەگشتی چۆن نەبینن؟ ئەحزابەکانی بەشدار بوو خەریکی هەڵمەتی بانگەشەن بەڵام ڕوبەڕووی ناڕەزایەتێکی یەجگار فراوانی خەڵکی دەبنەوە لاوەی کەمەوەی کە لە سوسیال میدیا دەیبینین تەواوی ئەو بانگەشانە بەرتانە و تەشەر دەکەوێت و هەڵمەتی هەڵبژاردنەکانی لە زمانی خۆیانەوە باز لەوە دەکرێتکە وەکو ڕابردوو نییە و تەنها زیاتر لایەنگانی خۆیان دەگرێتەوە. ئێوە چۆن ئەم فەزای لێک دەدەنەوە؟ بەڵێ بە بڕای من ئەزانین چۆنە هەرەوەی کە گوێ لە قسەکانی ئەوان بگری و گوێ لە شێوازی پروپاگاندەی هەڵبژاردنەکان بگری بۆ دەرەکەوێت کە ئاستی ناڕەزایەتی خەڵک بەرامبەر بەم هەڵبژاردنە و بەرامبەر بە سیستەمی دەسەڵاتدارەتی ئەم زابانە چۆنە. مەسەلەن نقطەیەکی زۆر مهمەوەیە کە دقت بن هەمویان وە بە تایبەتی ژەوانی کە پێیان ئۆپۆزیسیۆن وەخوان لەژێر نای ئۆپۆزیسیۆنی بە تایبەتی حاکمیەتی کوردستانە بەیانەکەن کەوتەتە هجوومێک بۆ سەر ئەوانەی کە دەنگ نایەن و ئەوانەی کە دەنگ نادەن ئەوان خەڵکانێک کە بەشداری هەڵبژاردن ناکەن وەکو پیاوی دەسەڵات وەکو خزمەتکاری دەسەڵات نیشانە. ئەمە بە بڕای من ئەو مانای هەیە کە ترسی ئەوان لە بەشداری نەکردنی خەڵک بە ترسی ئەوان لە نەچوونی خەڵک بۆ دەنگدان و بەگشتی ترسی ئەوان لەوەی کە خەڵک گاڵتەی بەم هەڵبژاردنێت بەوازەحی ئەبینرێ بە نێوچەوانی هەمویانەوە. تەبلیغاتی ئەگەر سەری دەسەڵاتداران بکەی سەرباری هەوڵەکانیان سەرباری دیعایەکانیان کەم هەڵبژاردنە زۆر مهمە. ئەمە بۆ مەسەلەی نەتەوەیە، ئەمە بۆ پاراستنی ژۆندەکانی خەڵکی کوردستانە. ئێمە لە بەغا دوژمنمان هەیە، ئەگەر لەوێ نەبین ژنانی کورد هەمافەکانمان پێشێرەکەن هەموو ئەم درۆ دەرەسانی کەیکەن و گلەیەکانتان هەڵگرن بۆ دوایی. بەڵام معنای ئەوەیە کە ئەوان ئەزانن خەڵک بەشداری هەڵبژاردن ناکە و تووڕێ لە سیاستیان لە دەسەڵاتیان لە هەموو کاراکتەری سیاسی ئەوان و هیچ مێدێکیان بە هەڵبژاردننی ئەوان نییە، هیچ مێدێکیان بە دەسەڵاتی ئەوان نییە، هیچ مێدێکیان بە وعد و بەڵێنەکانی ئەوان نییە. بە جۆرێکتوان بڵێم کە ئەوان لە دۆڵێکن و خەڵکی لە دۆڵێکی ترە. قسەم لەوە نییە کە حتمما هەر حیزبێکی سیاسی لە کوردستان کۆمەڵک لە یانگری خۆی هەیە و بەتابەتی کە ڕەنگە بەشێکیان دەست بەرن بۆ دابەشکردنی امتیازات و بۆ ترساندن ڕەنگە بە شێخ لە خەڵک ناچار بکەن. بەڵام فەزای گشتی ئەوەیە کە بە بڕوای من بەشداریکردن لە هەڵبژاردن چوون بۆ هەڵبژاردن کەما و هەر ئەوە شەو دەنگەی بەهێز کردووە کە دژایەتیکردنی ئەوانی کە دەنگ نادەن، ئەوانەی بایکۆ دەکەن، ئەوانەی دژی هەڵبژاردن، ئەوانەی بەشداری ناکەن لە میدیای ڕسمی دەسەڵاتداران و لە میدیای بەناو ئۆپۆزیسیۆنەکە بە وازحی بینرێت. بەڕامەوە تەمە ترسێکی واقعیە لە فەزایەکی واقعی کە فەزای دژە هەڵبژاردن و دژی ئەو درۆ چاوەشەکارێکە حیزبەکانی دەسەڵات و ئۆپۆزیسیۆن سێنی بۆژوازیانەوێت خەڵک ڕاپێچی ناو پرۆسەی دەنگدان بکەنەوە جارێکی کە لە ڕێگەی دەنگدان و بەشداریکردنەوە بە گوتاری جیاجیا بتوانن پای دەسەڵاتێکە رێسە خەڵک لە دژی ڕاپەڕیوە لە دژی لە عێراق لە دژی ڕاپەڕیوە لە کوردستان دەیانجا لە دژیاتە مەیدان و خوازیاری کۆتایی هێنانێتی ئەنێ ئەو فەزایە درێژە پێبن و دەسەڵاتدارەتی ئەوان لە ژێر زەبری تووڕێی و ناڕەزایەتی خەڵک دەرکێش. ئەوەدەوە خۆتان زۆر بەوازحی ئاماژەتان پێدا کە ترسیان لەوە هەیە خەڵکی بەشداری نەکات و ڕێگەی جیاواز دەنگرتوتە بەر. بۆ نمونە لایانی ئۆپۆزیسیۆن خەڵکی بەوە تاوانبارەکە کە ئەمە لە بەرژەوندی دەسەڵاتە ئەگەر نەچن بەشداری هەڵبژاردنەکان بکەن. هەروەها لایانی تر هەیە بۆ نمونە باسی لەوە کردووە کە خەڵکی گوناحی ئەگات ئەگەر نەچێت بەشداری هەڵبژاردن بکات و ئەرکی شەرعی خۆی ڕانەپەڕێنێت و ئەحزاب قەومیەکان دەڵێن ئەوە ئەرکێکی نیشتیمانیە و حتمما دەبێت خەڵکی بچێت ئیسفادە لە مافەی بکات و بەڵام لە پاڵ ئەمانەش باز لەوە دەکەن کامل لە بەرژەوەندی خەڵکیدایە. وەکو خۆشتە لە قسەکانتان ناهات کە ئەگەر پێگیەکی کورد بەهێز نەبێت لە ئەنجومەنی نوێنەرانی لە عێراق ئەوە ئەم مافانی کە تریش هەبووە ڕوبەڕووی مەترسی دەبێتەوە. بۆ نمونە زۆر باسی بودجە و موچە دەکرێت بە تایبەتی موچەکە ئەگەرچی هەرس کەسێکە کار دەکات و مافێکی سەرەتایی و هەڵبەت بڕێک کۆمیدیە کە باز لەو بکرێت ئەگەر تۆ کار بکەیت ئەوە من کار ئەەکەم بۆ ئەوەی کە موچەکەت
بەدەستبێنی بەڵام زۆر ڕەنگی داوەتەوە لەم بانگەشی هەڵبژاردنەکاندا کە ئێمە کار دەکەین بۆ ئەوەی کە خەڵکی موچەکانی خۆیان بگەن ئەمانە ئەم بانگەوازە فراوانە بۆ بەردە هەڵبژاردن و ئەم بانگەوازانەی کە ئەکرێت لە هەڵمەتەکانی هەڵبژاردنە هیچ بەرژەوندێکی خەڵکی تایە یاخود ئەو ئامانجێکە ئێوە ئاماژەتان پێکردن ها بۆ ڕاکێشانی خەڵکی بۆ سەر سنووخەکان زانین چوانە بە بڕای من خەڵک بە تەجروبەی واقعی ژیانی خۆی بۆ دەرکەوتو کە دەسەڵاتی ئەمانە پێچەوانەیە لەگەڵ ژیان گوزەرانیەوە ئەوان زۆر هەوڵێ هەمیشە ڕای گشتی چاواشە بکەن هەمیشە مرکزی کێشەکان هۆکاری کێشەکان و مشکیلەکان هۆکاری نەبوونیەکانی خەڵک بێمافیەکانی خەڵک ستەم و زوڵمە سەر خەڵک ئاراستەی شوێنێکی تر بکەن ئەمە هەمیشە بەشێک بۆ لە پروپاگاندەی هەموو حیزبێکی سیاسی بۆژوازی لە دنیا و لە کوردستانی شان ئەمەی کە مەسەلەن ئەگەر ئەمان دەنگ نێن و لە بەغان وێنە نەبێ بوجە نایەت ئەگەر ئەمان لەوێ نەبێ موچەی نابێت خەڵک کوردستان ئەزانێ ئەمانەمەی درۆ ئەزانێ لە کوردستانە داهاتێ کوردستان دنیایەک سەرچاوی داهاتیە دنیایەکی ئیمکاناتی هەیە خەڵک کوردستان ئەزانێ و داهاتی لە کوردستانێ بۆ کوێچی ئەزانێت چێتە گیرفانی حیزبە دەسەڵاتدارەکان ئەزانێت چێتە گیرفانی و حیزبانی کە لەگەڵ ئەوانە خەریکن بەشیەکەن ئەچێتە گیرفانی ئەو بندیوارانەی ئەوان کە بەرحاڵ بە دەسەڵات و بەوانی کە ئۆپۆسیۆن و بەرحاڵیات بە جۆرێک لە کوردستانە پارە هەیە ئەزان داهاتەیە ئەزان بۆ کوێچێ و هەر لەبەرەوە ناڕزاتیان دەربڕی و بەرامبەری هەر لەبەرەوە تووڕە لەم دەسەڵاتە ئەزانن کۆشک و تەلارەکانی ئەوان لەسەر بێمافی ئەمان لەسەر بڕێنی موجی ئەوان بنیادناوە ئەزانن بانکەکانی دەرەوە لەسەر حسابی ئەمان کراوە ئەوانە هەمووی خەڵک ئەزانێ و ئەمە شاراوە نییە و هەتا بە جۆرێکە کە دەسەڵاتداران خۆشیان ناتوانە منە بشارن و گەر دیقەت بی خۆیان ئەڵێن ئەزانین لێمان ناڕەحەتن ئەزانین لێمان تووڕن خوان تێگەنەوە بەڵام جاریکانێ بە زمانێکی پۆپۆلیستیانە مەزڵوم نمایی ساختەچیانە جاریکە بۆ کوی بناڵ بخەڵەتێنن بە خەڵک بڵێن قەیچیەکە لێمان ببورن ئەزانین خراپمان گۆزای لێمان بوون ئەم جارش بەڕای من ئەمە جۆرێک لە زمانێکی پۆپۆلیستی مناڵ جۆنەڵێت بێ ناڵ هەڵخەڵەتێنێ ئەوە تەعامل لەگەڵ خەڵکا بکە بەڵام بە بڕای من خەڵک ئەزانێت کە ئەمانە سیاسەتیان کاریان کردەوەیان پێچەوانی ژیانی ئەوانە و هەتا بوونی ئەوان مەسەلەن ئەوە چەند ساڵ لە 2013 ئەمان لە عێراقا هەن لە دوای 16 لە 2000 ببرە سێوە بمبەخشە لە 2023 ئەوان لە عێراق هەن و لە دەسەڵات و لە پەرلەمانە هەن بەرهەمی خەڵکی کوردستان چی بوو دوای ئەوە ساڵ ئەوەی کە لە کوردستان ئەمان دەسەڵاتیان بەدەستەوەی لە 91 دەسەڵاتیان بەدەستەوەیە لە 92 پەرلەمان حکومەتیان هەیە وەزعی ژیانی کوردستان چی بەسەرات ڕۆژ بە ڕۆژ باشتر بوو یا ڕۆژ بە ڕۆژ خراپتر بوو بەڵام ڕۆژ بە ڕۆژ سەرەتی ئەوان بە شێوەی موشک بەرەو ئاسمان ڕۆشتووە وێلاکانیان مۆڵەکانیان ریزە بازار و ریزە شوقەکانیان هەموو کەسێمانە ئەزانێت بۆیە بە بڕای من ئەمانە تەبلیغاتێکی مایەپوچە بێمانایە و بەڕای من کەمترین خەڵک بەمە چاواشەبی وەکەم بەداخەوەی یەک تۆز یەک زەڕە بیر کاتەوە ئەو یەک زەڕە هۆشی هەبێ پێم وانەیە کە بەم جۆرە پروپاگاندانە هەڵخەڵێت پروپاگاندێکی زۆر ڕیسوایە ئەوەی کە هەتا ئیسلامیەکان زانین چۆرە بە جۆرێک ئەوانی بە جۆرێک ئەم تەبلیغاتی دەسەڵاتداوەکەن کە لە کاتێکەوان خۆیان بڕوایان نە بە نیزامی پەرلەمانی هێنەوەی کە لە ناو قەوسا پێڵن دیموکراسی بەڵام ئێستا باسی حەڵال و حرامی دەنگدانەکەن ینی معلومە کەوانیش لەم دنیای واقعەیە خەریکن شەڕی بەژەکەن و خەریکن مەفاهیمەکانی فقه و دین و قورئان و ئەمانە هێنە ناو مەجاری بەرژەوەندی سیاسی خۆیان و خەریکن لێرەوە تەبریری مەسایلەکان و بەرژەوەندی سیاسەکانی خۆیانەکەن یا هەتاوانی ئۆپۆزیسیۆن کە جوی بەشداری خەڵکن وگوایە ئەمانە سەربەدەسەڵاتن بەڕای بە جۆی تیانەوێت فشارێک بۆ خەڵک بێنن کەوەی دەنگنیات بەرژەوەندی دەسەڵاتە گوایە ئەگەر خەڵک بەشدار نەبێت دەسەڵات دەرخۆی بێ بە ئەکسەریەت بەڕای من ئەو پەرلی قسەیەکی بێمانە و چاواشەکارانەیە کە مەسەلەن من گوێم لە قسەکانی شاسوار عەبدولواحید بوو کاڵێ ئەگەر بۆنە لە سانەوەی خەڵک دەنگنەیە ئەوان بەو لە سادەیە بن بە ئەکسەریەت زانین چۆنە سیستمی انتخابی لە دنیا پیشانیاوە کە بنەرایەتی ئەقەلیەتەکە هەمیشە نوێنەری ئەکسەریەت نییە چونکە هەمیشە بەشێکی باشە خەڵک بەشداری ناکات ئەوە مشکلەی خودی سیستمی بۆرژوازیە هیچ کاتێنەری ئەکسەریەت نییە ناتوانێت ببێ بەڵام بەڕاستی ئەوە جوانیە ئەگەر بەشێکی زۆری خەڵک بەشداری نەبێت معناوە شەرعەتی لە وەرگتۆتەوە وانە گە لە سا هەشتای خەڵک بەشداری بکەن لە سا هەشتای خەڵک وەهمی بە هەڵبژاردن هەیە لە سا هەشتای خەڵک ئامادە ناو پرۆسەی سیاسیە کە بۆرژوازی بۆی دیاری کردووە خەریکی گەڕان بێ بە شوێن مافەکانی خۆی بە شوێن خواستەکانی خۆی بەڵام کاتێکە خەڵک لەمە دەرەچێتە دەرەوە لە ناو ئەو چواچی ئەوان کێشە دەرەچێت دەرەوە بڕامە خەتەرەکە لێرەوەی و هەموو هەوڵەکانی بۆرژوازی ئۆپۆسیۆن دەسەڵاتدار یەکێتی و پارتی
گۆڕان توزانم ئیسلامیەکان و نەوەی و هەموو ئەوانی تر بۆ ئەوەیە کە خەڵک بخەمە ناو ئەمان سیستم لەژێر ناوی ئەوەی کە گوایە ئەگەر بەشداری نەکەن دەسەڵات دەرەیباتەوە بەڕای من یانێ خۆڵکەنە چاوی خەڵکوانە شەریعەت بۆم دەسەڵاتە بێنەوە شەریعەت بۆ سیستمی پەرلەمانی کارتۆنێکی کوردستان بێنەوە شەریعەت بۆ انتخابات بێنەوە ئەگیا بەڕای من ئەگەر زۆرترین خەڵک بەشداری نەکا معناوە کەم پرۆسێ شەرعی نییە لە ناو لای خەڵکەوە خەڵک بە شوێنشتی تر ئاگەڕێت خەڵک ئەگەر هاتو لە ناو هەمان سیستمی پەرلەمانە بۆ مەسایلەکانی خۆی گەڕا معلومە جیرۆدە بووە معلومە وهمی هەیە معلومە بە ئاسانی لی دەرباز نابێت بەڵام خەڵکی کوردستان تەمەنێکی بەسەر بردووە قوربانی یاوە تەجروبەی ژیانی خۆی کردووە 30 ساڵ تەجروبەی کردووە ژیانی نەکبەتی کارەسات بێمارفی نایەخسانی نەعەدالەتی بەچای خۆی بینێ ئەمانە چۆن سەروەتیان پێکۆناوە خۆش چۆن ڕە شوڕوتە بێمافەکانی بینەوەی کە چۆن دەستیان برد بۆ موچە دەستیان برد بۆ هەموو شتێ هەر خزمەتگوزاریان نەهێشت هیچ شتێکیان نەهێشت ئەوانشی کە لە ساڵانی پێشووتە بۆ ئەوانیشیان نەهێشت خەڵکمانە ئەبینێ بۆیە خەریکە ئەچێتە دەروی پرۆسێکی سیاسی ئەوان بۆیان کێشاوە هەوڵەکانی ئەوان بەڕای من هەمویان بۆیە کە جاریکە ڕای کێشتەوە و ئەمەش گەورەترین زەربەیە لە مافی خەڵک لە خواستی خەڵک لە حرەکەتی خەڵک لە شۆڕش و لە بزوتنەوەی جەمالی خەڵک بۆ باشبوونی ژیانی خۆی ئەمە بەڕای من هەتا ئەوانەی کە ئیدعای ئۆپۆزیسیۆنەکەن و بە جۆرەگەیان لە سەنگەری خەڵکەوە قسەکەن گەورەترین خیانەت بە خەڵکەکەن کە خەڵک پرۆسێکی دەست پێ کردووە پرۆسەی جیابوونەوە لە دەسەڵات پرۆسەی جیابوونەوە لە سیستەمی سیاسی ئەوان بۆیان کێشاوە ئەوان ئەوێ ڕای کێشۆناوی بەڕای من گەورەترین خیانەتەوە ئەوە ئەبێ خەڵکی کوردستان هوشیار بەوەی کەمانە ئەوێ کڵاوکەنە سەریان و بڕای خەڵکی کوردستان ئەوە تەجروبە پیاکەوە کە بتوانێت ئەم کڵاو لەسەرکردنی ئەوان ڕفسکات و بیکاتەوە سەری خۆیان لە ساڵانی ڕابردووەوە ئەم بۆچ لە ناو خەڵکیدا زۆر بووە کە ئەم حیزبانەی پەرلەمان جیاوازێکی ئەوتوان لەگەڵ یەکدا نییە هەر بۆیە زۆر جار هەمویان ڕوبەڕووی ناڕەزایەتی خەڵکی دەبنەوە نمونەی خۆپشاندان و ناڕەزایەتەکانی دیسەمبەری ساڵی ڕابردوو نمونەیەکی بەرجەستەیە کە تەواوی ئەو حیزبانی کە بارەگەیان هەبوو لە زۆر ناوچەیە بەرهێرشی ناڕەزایەتی خەڵکی کەوتن بەڵام لە سەریبەندی هەڵبژاردنەکانە ئەم حیزبانە زۆر دەکەونە بەرامبەریەکەوە ئەوەی کە پەردەی نهێنی یەکتری هەڵبەنەوە ئەوەی کە لاپەڕی مێژوو یەکتری باز لێ دەکەن و هەتا ئاستەی کە یەکتری تۆمەتبار دەکەن بە هەندێک تاوان یاخود باز لەوە دەکەن کە ئێمن حسابمان بۆ کرد حساب بۆ ئەوانی تر ناکرێت و ئەوی تر بە پێچەوانەوە ئەم ململانێ فراوانە زۆرە لەناو ئەم حیزبانە لە سەروبەندی هەڵبژاردنە چی دیاردەیەکە بۆچی لە سەروبەندی هەڵبژاردنە بەم شێوەیە بەرامبەر یەک دەگرن ئەزانی چۆنەوە بە بڕای من بەشێکە لە پروپاگاندای بۆژوازی بۆ ڕاکێشانی خەڵک بۆ ناو ئەو دایرەی کە ئەو بازنەی کە دروستی کرد ئەگەر دیقەت بن لەمەوە پێش چەند ساڵەوە پێشبیر نەماوە پێی بوو کەمەلا بەختیار وتی ئەوە پێڵەن پەتای هەڵبژاردن هەموو کاتێک دەورانی هەڵبژاردن ئەم پەتایە ئەم حمای دەرنەڵێ لە هینا پێڵەن چۆنێت حمای هەڵبژاردن دەست پێکە گەرمە بن دوایەوەی کە هەڵبژاردن تەوا بێ شتێک کە فوڵەکە ئەنیشێتەوە اینجا ڕۆن بەشەکەن ڕۆن بەشی ئەو دەست ئەوەیەکەن کە چنیاتۆ بەرحال زۆر تەبیعی ئەمانە هەمان لەسەر کێکێک خەریکن شەڕەکەنە کەسێ زۆرترین بەش بەرێ بۆیە هەر کەسەوێت بە پێی ئەو ئیمکانات و ئەو پروپاگاندەی کە بەدەستێتی بێوێت لایانی بەرامبەر بشکێنێ بۆی خۆی زۆرتر دەنگبێنێ لایانی بەرامبەر کەمترین دەنگێنێ بۆی خۆی زۆرتر دەنگبێنێ تا لە دەسەڵاتە بەشی زیاتر بێت بە بڕای من ئەوان شەڕیان لەسەر دەسەڵات و بەشی دەسەڵاتەوە ئەمە بەشێکە لە ماهێتی خودی حزای بۆژوازی ئەوان معلومە خۆ لەسەر ئەمە ئەتوانن فەزا گەرمکەن بەرحال مەسەگەر دیقەت بێ هەتا فەزای ئەنتیپاتی لە ناو خودی باڵێن پێگەی هینی ڕسمیە باڵێن ئیلیتی ڕسمی یەکێتیا دەستی پێ لە کاتێک کابرا خۆی جێگری مەسرور بارزانانی ها خۆی هاتووەڵێ قەسەم بەخوا ناڵین پارتی پێخوا بۆشێ یعنی سەری ئەم گاڵتە جاڕی مازەلەیە بکەن بەڕاستی شایستەی پێکەنینە ئەمە یعنی تۆ خۆت شەڕەکە دەوێسمێن لەگەڵ مەسرور بارزانیە لەگەڵ خێڵی بارزانانی حکومە دروزەکەی و هەموو شەڕەکە لەسەر ئەوەیە ئێساش ئەڵی وەڵا ناڵین بیخوا ناڵین مەسەن بەڕاستی تۆ دیقەت بن لە مەحزەلەی هەڵبژاردن لەگە ینی ئەوەی تر خۆی ڕسوا کردو هەڵبژار ئەوەی تر خۆی شکاندووە لای خەڵک مەسەن ئەمە چی پێ ئەڵێن تۆ ئایا بەڕاستی ئەم قسانەی کە مەسەن قوبات تاڵەبانی فڵان فیساری کە لە بەرامبەر پارتیا بەڕاستی یعنی بۆنی ئەوەیە کەمانجی پارتیانە پارتی بڕۆخێن یا پارتی دەرکەن نا بەشێکی کە دوو کورسی زیاتر لەگەڵ پارتی بڵێ کاتێکیانم جارە بە تۆزێ بودجەکەی من زیاتر بێت تۆزەوەی من زیاتر بێت شەڕی ئەوە ئەکەن معلومە کە بەڕاستی دەستیان بۆ گەنترین بۆ هەتا بەمعنە بڵێم سەخیفترین شکلی پروپاگاندا بردۆمانەوە ئەمە ماهێتی بۆ ئەحزای بۆژوازی ئەگەر دیقەت بێت لە دنیا شاوایە لە دەورانی هەڵبژاردنەکانە ئەو پەڕی سەخافەت بەرامبەر بە یەکتریەکەن ئەو پەڕی تەشیر و کەلیماتی جاری بریندارکە بەرامبەر بێگەڵن کە دوای تا بێ پیرۆزبایی سەرکەوتی لێکات دیقەت بەمەتا لە کەلتوری بۆژوازی غەرب ئامایە هەموو شتێکم بەرامبەر بێن هەموو شتێک بۆ شکاندی یەکتر بەڵام لەو سەرکەتەوە بێت
چکەیتر بەرحاڵ بۆرژوازی و حاکمەتی بۆرژوازی بۆژای ئەویش قبولەکە پیرۆزبایی لێکە بەڕای من ئەمە ئێرە ژوایەوەی کوردستانی ژوایە ئەمە ژوایە شەڕە سەرکێکی دەسەڵات هەموو هۆڵی خۆیان دەمێ ڕاکە بۆی زۆرترین بەشچێتەوە چی پێ بکرێت بەرحاڵ سیباقی خۆیەکە دواتیش کەوینی کە دەی کاکە بابێ ڕێ بکەیت ئەو کاتە حتمما دیپلۆماسیە دەست پێکە زمان هێورە بێتەوە پەتای هەڵبژاردن و حمای هەڵبژاردن نامێنێ ئەو کاتە بەرحاڵ خەڵکی دێتێتە ماڵی خۆی یعنی پێویستیان بە تەهیجکردنی خەڵک نامێنێ ئێستا بەڕاستی بەڕای من بۆ تەهیجکردنا و بە جۆرێک ئەگەر بڵم بەڕاستی بۆ چاواشەکردن و تەحمیقکردنی خەڵکەمەی ئەوانی کرد ئەیانێ لەوان وایە کە خەڵک کەم عەقڵە و ئەتوانێت بەم درۆ دەلەسە و پرۆپاگاندا بێمەعنا و ڕسوانی خۆیان بتوانێت خەڵک لە خشتە بن و خەڵک چاواشەکەن خەڵک بن بۆ سەر سندوقانی دەنگدان لەوە زیاتر شتێکی تر نییە. ئەگەر لێرەدا پرسیارێکێک لە بینەران ئاراستەی ئێوە بکەم کە دەڵێت شەپۆلی بەشداری خەڵکی هەم لە عێراق و هەم لە کوردستان ڕوو لە سەرە بەڵام هۆشیاری پشتی ئەمە چەندێک ئومێدی ئەوەی تێدەکرێت کە لە ئاستی ڕێکخراوبووندا بتوانێت خۆی ببینێتەوە. بینەکە تێناگەشم شەپۆلی بەشداری نەکردن یا بەشداریکردن بەشداری نەکردنی خەڵکی ئەوەی لێ دەکرێت کە لە ئاستی ڕێکخراوبووندا خۆی ببینێتەوە. ئەزانین چۆنە بە بڕای من ئەمە خۆی ئاڵوگۆڕێکی مهمە کە لە میزاجی گشتی خەڵک و لە هوشیاری گشتی خەڵکە ڕوویاوە کە خەڵک ئەم پرۆسەی کە ناویان ناو پرۆسەی سیاسی کە لە دوای ڕوخانی ڕژێمی سەدامە گوایە دیموکراسی لە عێراق هاتووە پەرلەمان و دەسڵاتی پەرلەمانی دیموکراسی ئیشەکە لێرە وکەوان ناویان ناو پرۆسەی سیاسی و پێچوانەی شێوازی دەسەڵاتدارەتی تۆتالیتاری و دەسەڵاتی حکومی مطلق ئەمە ئەم چوارچێوەیە کە وەکوتم باسی لێکم پرۆسەی سیاسی خەڵک لەم دەمە خەریکە دوورەکەوتەوە بە دەرەجێکی فراوان دوورکەوتەوە لە انتخاباتی پێشووتری عێراقا لە شارە گەورەکانی عێراق لە سا 20 بەشداری بۆ لە بین لە سا 20 بۆ لە سا 30 لەوەش کەمتر بۆ بەپی داتای واقعی لە کوردستانی شا سەرباری تەزویرات و سەرباری دووردەلەسەکانیان یعنی نەگەشتە لە سا 50 بە هەموو ئەو تەبلیغاتی کە کراوە پێم وایە لە سا 50 زۆر کەمتر ئەم ناڕەزاتی کە هەیە ئەم پرۆسەی دوورکەوتنەوەی خەڵک لە دەسەڵات لە چوارچێوەیەکی سیاسی کەوان بۆیان کێشاون بیرکردنەوە لە ناڕەزایەتی لە هاتنە مەیدان بۆی بەدەستی خۆی مافی خۆی پسەنێ و ئەمە بە بڕای من ئەتوانێت بەشێک بێت لە وشیاری گشتی کە بەرە خەڵک بیر لەوە بکاتەوە چۆن بیری کۆتە خۆی بێتە مەیدان و مزارەکە بیر لەوەش کاتەوە کە ئەبێ دەستپارێ بەرێ بۆ ئەشکاری تر شێوازی کاریگەرتر لە ناڕەزایەتی لەوەی کە بتوانێت مقاومەی دەسەڵات بکات کە ئەمەش بە بڕای من پێویستی بەڕێخستنە یعنی تەنها خۆپشاندان و هاتنە سەرجادە ناتوانێت ئیدامەکار بێ ناتوانێت بەردەوام بێ ناتوانێت چەکی کاریگەر بێ ئەگەر هەنگاوی دۆم نەنێت کە بەرەو ڕێخستنەوە بەڕای من ئەمەش یعنی طبیعەتی حاڵژە بێ هەنگاوی دۆین بەرەوە بڕوان ناکرێت مەسەن خەڵک ناتوانێت هەر بەم شێوە بێتەوە چۆن ئێوە دیفاع لە مافەکانی کات چۆن بێت لەم دەسەڵات دوورکەوێتەوە لەم سیاست و چوارچێوە سیاست دوورکەوێتەوە پێویستی بۆیەشە کە لەباری تەنزیمی و ڕێخستیشەوە خۆی زیاتر ئامادە بکە خۆی ڕێبخا بۆ بتوانێت کە تەقابل بکە بۆ بتوانێت کە مقاومە بکە بەرەنگاری دەسەڵات و پێشێرکاریەکانی و سیستەمی دەسەڵات بۆسێتەوە بۆیە بەبرام ئەم دەرەجێ لە هوشیاری ئەم دەرەجێ لە چوونە سەری میزاجی ئەتوان بڵێن بە جۆرێک شۆڕژ گێڕانەی خەڵک و ڕادیکاڵی خەڵک ئەتوانێت بنەمایەک بۆ ئەوە دروستکە کە خەڵک بی لەو کاتە خۆی ڕێکخراو بکە بەڕای من ئەمە ئەو ئومێدەی لێ یەکرێت کە وەردە بیر خەڵک بیر لە مەسایلی تر لەمە بەرزتر لەمە ڕاقیتر لەمە پێشکەوتر کە ئێستا پێگەیشتو بکاتەوە بڕای من ئەمە ڕەنگە ساڵانێ بخایانێ قسەمەوەنێ هەردوای هەر لەم انتخاباتە خەڵک سەر دەچێت خۆی ڕێگەخاو لە شوێنەکانە بابڕین کۆبوونەوە گشتیەکان دروستەکە شوراکان و ئەنجومەنەکان و سندیکاکان و چوزانم ئەشکالی ڕێکخراو دروستەکە بەڵام بە بڕای من توانێت شکۆفەی ئەوە توانێت چەکەرەی ئەوە توانێت ئەمانە بنەماکانی بۆ دروستکە و حتمما لە ڕۆژانی داهاتوە ئەمانە ڕەنگە گەشەی زیاتر بەخۆی بەڵام منەمێت لەسەر یەک شت قسە بکەم بەڕاستی ئەم ناڕەزاتی کە بەرامبەر بە انتخابات هەیە ئەم تووڕێی کە لە انتخابات لە دەسەڵاتی ئەوان هەیە من پێم وایە کە بێت ببێ بە شتێکی عملی یعنی ئەزانین چۆنە نابێت بە بڕای من خەڵک لێ بگەڕێن کەوان ئەم انتخاباتە بکەن ئەگەرچی زۆرترین خەڵک بەشداری نەکات ئەوە نقطەیەکی مهمە بەڵام بەڕای من زۆر مەسەلەیەک زۆر مهمە هەڵبژاردننی ئەم جارێ عێراق لە چوارچێوەی هەلومەرجێکە بەڕێوەچێکە لە عێراق لە دوای ئینتیفاازەی ئۆکتۆبری ساڵی 2019 حکومت لە عێراق ڕووخا بە جۆرێک حکومەتی کاربەڕێکە دروست کرا قەیرانی حکومەتی و قەیرانی سیاسی قوڵ بۆ بە جۆرێکە حکومت نەما و ئەمە انتخاباتی ئێستا بۆ ئەوەیە کە جارێکی کە قەیرانی حکومەتی و سیاسی تێپەڕێنێ شەرعەت باتەوە بە حکومەتێک کە خەڵک دژی ڕاپەڕی و ڕووخاندی حکومەتێکی تر و شەرعەتی بە جۆرێک خەڵکی بە جۆرێک هەتا بسکەمی کەمیش بێ بۆ بەدەست بێنێ تا بتوانێت
هەم لە ئاسی نێودەوڵەتیە کە بڵێەوە من شەرعەتی هەڵبژاردنم هەیە و هەم لە وەکو دەسڵاتی کە بەسا هەمی انتخاباتە نەک بە چەک و بەسەر خۆی این کردووە نەگەوەی کە لەسەر ئەنجامی سەرپری خۆپیشاندەران و کوشتنی 600 خۆپیشاندەر و 20,000 برینداگری 20,000 خۆپیشاندەر و چوزانم تیرۆرکردنی دەیان و ڕاونانی دەیان ئەمە حکومەتە ئەم دەسڵاتە لە زۆکەی تا ئێسەژمەوە ئەم انتخاباتە لەناو ئەم هەلومەرجا بەڕەوەچێ ئەوێت ئەمە بڵێت تەواو بوو ئەمە بەرهەمی انتخاباتە بەرهەمی دەنگدانی خەڵکەوە حکومەتێکی شەرعیە بۆیە ئەمە بەبڕای من یەک کڵاوکردنە سەر خەڵک و بە جۆرێک تێپەڕاندنی دەورانێکە کە دەورانی ئینتیفازە و هاتنە مەیدانی خەڵبووە ئەمە ئەوێت نەوعێک کۆتایی بۆ واقعەتە بێنێ بۆیە بە بڕای من ئەم انتخاباتە ئەم جێگەڕێگەی هەیە بۆیە بێ ڕوبەڕووی ناڕەزایەتی توندی خەڵک بێتەوە بە بڕای من شێوازی ئەمەی بۆ وەستانە و بەرامبەر ئەوەیە کە بێ خەڵک ئەم انتخاباتیان لێ تێک بات ئەبێت لە هەر شوێنێک لە هەر شوێنە کاندیدەکانە چند پروپاگاندە بۆ خۆیانەکەن بەڕایم لەبێ پرسیاری یەکێکشە لە بینەرەکان کە ئایا بەتەنها بایکوت کافیە یاخود خەڵکی خۆی ئامادە بکات بۆ گۆڕانکارێکی فراوانتر ئەگەر من پێم وایە کە بەڵێ بایکۆ ئەزان چۆ بایکۆت ئەوەی کە تۆ بڵێ بەشداری مەکەن ئەمە سیاسەتێکە بەڵام بە بڕای من باسم کردوتم ئەم انتخاباتە لە شرایط و لە هەرومەجێکی تایبەتی ئاکرێت کە بەسەرەکەوە کە ئەمانیانێت قەیرانێک تێپەڕێنن ئەم خەڵگاتە سەر جادەوتی ئەو حکومەتەی ڕووخان یعنی تۆ تازە چییە خەریکی حکومەتی تر دروستەکەیتەوە من بڵێم وڵات جا بەشداری ناکەم نە باسەکە بێت نێڵی نەم انتخاباتە بکرێت ئەبێت تێکی بین لێیان چونکە ماسن وتم پێج لێدانەوەی بە دەوری انتفاضەی ئۆکتۆبەرە تێپەڕاندنی انتفاضەی ئۆکتۆبەرە کڵاو لەسەرکردی خەڵکە ئەمە نابێت بڕوات نابێت تێپەڕکرێ بۆیە بە بڕای من ینی ئەبێ بەو دەرەجەی خەڵک ئامادە بێ لیان تێک بە لێ تێکانیش بەڕاستیەوە کە ئەگەر ئەوە چ کاندیدەکانی چ دەنگ و کاتێ خەڵک نێڵێت یانی ئەبێ من خۆپیشاندان ئەبێ شوێنی کۆبوونەوەی کاندیدەکان بکرێت بە شوێن ناڕەزایەت ئەبێ خەیان بگیرێت ئەبێ فیکان لێ بکێشێ ئەبێ نێڵن ئەمانە تەبلیغاتکەن ڕێگانێ بچن ناو خەڵکەوە شەرم کەنەوە بچن ناو خەڵکا پروپاگەندا بکەن و دەنگم بەرێ ئەبێ خەڵک گاڵتەیان پێ بکە خەڵک ینی قسەکەم وایە کە بێ بەڕاستی بە هەر شێوێک ممکنە بە هەر شێوێک ممکنە بێت لە بەرامبەریانە خەڵک بۆسێتەوە لیان تێک بە یعنی بە انتخاباتەکان لێ تێک بدرێت ئەبێ کۆبوونەوەی کاندیدەکانیان لێ تێک بدرێت ئەبێ بە هەر شێوەیە تەماتیان تێگرن هێلکیان تێبگرن لە ئەوروپا مەسەن کاتێک کە ماکرۆنە چ بۆ شوێنێک هێلکەی تێگرن وەکو اعتراض بەڕای من نابێت ئەمانە هەلومەرجێکی نۆرمەڵ ببینن بچێ تەبلیغاتی خۆی بکاو بڵێەوە دەنگم بنێت دوای ئەمە ڕسوایی کە هەیە بێ خەڵک لیان قبول نەکا بە بڕای من لەکوێ ممکنە خەڵکی ناڕازیە بە جۆرێک بەرامبەریان بوەستنەوە لیان تێک بن کایەکان لێ تێک بن مێزەکان لێ هەڵبگێڕنەوە ئەگەر چی کاتیشمان درێژ کردەوە بەڵام کۆمەڵە پرسیاری تر هاتووە و ئەگەر بتوانیت ساتێک تر لەگەڵ بەمێنیتەوە بۆی کە ئەو پرسیاری بینەرانی پرسیار لەسەرەوە کرێت کە دوای هەڵبژاردن خەڵکێکی زۆر ناڕازیە دوای هەڵبژاردن ئالتەرناتیڤ چی ئەبێت ئەگەر چی بەشێک لە قسەکانی خۆتان تا هەو بەڵام ئەگەر بێتان خۆش بڕوونکردنەوەی زیاتر لەسەر پرسیارم بینەرە بدەن فەرموو ئەزانین چۆنە بەڵای من وەکوتم هەڵبژاردن بۆ پێشدانەوەی بە دەوری انتیفاضەی 2019 و بە دەوری ئەو اعتراضە و ناڕەزایەتی کە لە عێراق و کوردستانە هەیە بۆ کۆتایهێنان بەم سیستم و دەسەڵاتە نایەکسان ناعەدالەتە و بۆ گەیشتن بە ئازادی و بە مافەکانی خەڵک ئەمە ئەبێ بەردەوام بێ اعتراض بەرامبەر بە انتخابات و تێکدانی انتخابات بەشێکە لەم پرۆسەی اعتراضە بەشێکە لە درێژپێدانی ناڕەزایەتیەکانی ئۆکتۆبەری عێراق و کوردستان ساڵی ڕابردووی کوردستان تەکمیلەکردنیەتی تەواوکردنیەتی و ئەمە بە بڕایم لە دوای انتخاباتیش خەباتی خەڵک کۆتایی نایەت خەڵک پێش انتخابات خەباتی کرد پێش انتخابات چووە سەرجادە پێش انتخابات و تۆش باسێک لە کوردستان چون بارەگای حیزبەکانیان بە نانیشانی ناڕەزاتی بەرامبەر بە هەمویان سووتان خەڵک گاڵتەیان پێکا گاڵتە بە ئەندام پەرلەمانەکانێکە گاڵتە بە مەسئولەکانیانەکە بەڕای من ئەمە بە شێوازی جواجۆر ئەڵێن بڕۆن بڕ و خێن گوێ لە هەر مایکرۆفۆنەکەیتە بەردەست هێز کەسێ بەم جۆرە قسەکە کەواتە دوای انتخاباتیش خەباتی خەڵک بۆ ئازادی بۆ مافەکانی بۆ ژیانی بۆ ژیانێکی شایستە و محتەرەم بەرداوام بێ وەڵام ئەبێت بە بڕای من تەکمیلە بکرێت ئەمە ئەبێت نقصانێکی جدی هەیە لە خەباتی خەڵکان نقصانێکی جدی هەیە لە مقاومەت و بەرەنگاری خەڵکان نقصانێکەش ڕێخستنە ڕێخستنی جەماوەتی لاوازە بەداخەوە کەمترین جۆری ڕێخستن هەیە لەناو برێکاران ناو فەرمانبەران ناو مامۆستایان لەناو پیشەوەران لەناو خەڵکی گەڕک
کەمترین جۆری ڕێخستنەیە ئەگەر ئەبێم ڕێخسانە بەهێز بکرێن ئەبێت لە هەموو شوێنە کۆبوونەوەی گشتی بکرێت خەڵکی گەڕک لە کاگەکان لە دامەزراوەکان لە دایرەکان لە خەسەخانە لە زانکۆ مامۆستا قوتابی ئەمانە بێ کۆ ببنەوە لەسەر مەسایلەکانی خۆیان کۆ ببنەوە هەوڵ بن ئەنجومەن دروستکەن هەوڵ بن شورا دروستکەن هەوڵ بن سەندیکا دروستکەن ڕێکخراو دروستکەن هەر جۆرێک لە خۆ ڕێخستن کە ئەم خەڵکە بخاتە پاڵێک ئەمانە بە جۆرێک لە بین یەکا پەیوەندیان لە بین یەکترا هەبێ چۆن ئێستا سەیری کە دەسەڵات حکومەت دەسەڵاتە لە مەسەن لە لادەیەکەوە حکمێکا تا بە مەرکەز تا بە پایتەخت پۆلیسی هەیە ئاسایشی هەیە ئەمنی هەیە دایرەی هەیە نازام وەزیری هەیە مدیر عامی هەیە ئەمانەی هەیە خەڵکیش پێویستی بە خۆ ڕێخستنە چۆن ئەو خۆی ئەو لە بەرامبەر تو خۆی ڕێخستنەوە دەسەڵات لە بەرامبەر خەڵکا خۆی ڕێخستەوە گەر بڵێ من خەریکم خەڵک لێخەم درۆکە دەسەڵات لە بەرامبەر خەڵکا خۆی ڕێخستووە دەسەڵات دەوێت مەسەن بۆ مەجموعەیەک سەرمایه‌دار و دەوڵەمەند و خەڵکی هین ژیان بۆ ئەوان بگوزارێن دیفاع لەوان کە هەر کاتێ مەسحەتیان کەوتە خەتەرەوە دیفاع لەوان بکە و بەرامبەر بە خەڵک بۆسێتەوە خۆپیشاندانەکان خەڵتانی خوێنەڵکن مەوزوع چییە کاتێ خۆپشکەکاران بۆ مافەکان یەن داوای مافەکەن پۆلیزە چێتی خیانەگرێت و پەلاماریانە و تەکانێکای مەوزوعەکە چییە کاتە ئەمان لە بەرامبەر خەڵکا خۆیان ڕێخستووە بە هەموو جۆرێ خەڵکی ژەبێ لە بەرامبەر دەسەڵاتە خۆی ڕێخا بە هەموو شێوەیەک بە هەر شێوەیەکە بۆ یەکرێت دەبێ خۆی ڕێخا و تەنها وەسیلەیەکی کارامە بۆ خەباتی خەڵک بۆ وەستانەوە بەرامبەر بە دەسەڵات بۆ گەیشتنەوە مافەکان بۆ هەتا بۆ بەدەزەنانی مافەکان و پچڕین لە دەسەڵات ئەوەیە کە بێ خۆی ڕێخا چ داوای کە بتوانێت کۆتایی بە دەسەڵاتێ بێنێت کە لێی ناڕازیە ستەمکارە مافەکانی پێشێلەکە ئازادەکانی پێشێلەکە کارامەتی پێشێلەکە مافە سەرەتاکانی خزمەتگوزارە سەرەتاکانی ناهێڵێ حتمما بۆ دەسەڵاتی کە خۆی بە دەستمان هەڵێ بڕوا پێویستی بۆیە کە بێ خۆی ڕێکخراوکە لە مواستەکە وەک دو پرسیار دە ڕۆژی تر دوو ڕۆژی تر کاتی دیاریکراوی هەڵبژاردنەکانە تەواوی ئەو حیزبانەی کە خۆیان ئامادە کردووە بەشداری تیادا بکەن وەکو لە قسەکانی منیش و تۆ شاهات بە شێوەی جۆرا و جۆر بانگاوازی خەڵکەکەن هەڕەشە لە خەڵکەکەندانە لە خەڵکەت هەن هەتا وەکو ئاسیەوەی کە گوناحباریان بکەن ئەگەر بەشداری خەڵکی نەکەن لە بەرامبەریشدا خەڵکێکی هێزگار زۆر ناڕازیە و ئامادەی بەشداری نەکردن یەکجار فراوانە وەکو ئاماژەشت پێداوە پێویستە ئەوتان بگرزانی کە پێویستە ئەم هەڵبژاردنیان لێ تێک بدرێت لە ماوەی ئەم دە ڕۆژەدا چی ڕوئەدا و چەندێک بە ئومێدن ئەوەی کە خەڵکی بتوانێت ئەم هەڵبژاردنە تێک بدات وە چی ڕوئەدات لە ماوەیەدا ئەزان چۆنە هاوڕێ بنابناپان پێشبینی ئەوکەم کە چی ڕوا بەڕاستیەوە بەشێکە لە میزاجی خەڵکە زۆر جار ئەتوانێت لە نقطەیەکی دیاریکراوە بتەقێتەوە من یەکشت بڵێم مناڵم ئەگەر جەماوەری کوردستان و عێراق پلێک لە ڕێخستنی هەبوایە دەرەجێک لە ڕێخستنی هەبوایە ئینسان ئاسانتری توانی پێشبینی ڕووداوەکان بکات چکە و کاتە توانی مەسەلەن هێزانە باڵێنەگەردیان مەسەلەن ئەنجومەن سەندیکا شورا بوایەت ئەو کاتە پێشبینی ڕووداوەکان ئاسانترە بوو بەڵام کاتێک کە خەڵک ناڕێکخراوە بەڕاستی پێشبینی ڕووداوەکان زۆر ئاسان نییە چکە زۆر تەبیعیە حدەسێکی دیاریکرا و خەڵک وات ڕۆبکە بێتە سەرجادە کە هەموو بنکۆبارەکە هەموو بنکەکانی دەنگدان تێک بە مەسەن تۆ دیقەت بە لە کوردستانە لە کاتێککە مەسەن لە شوێنێک ئەتەقیەوە زۆر ئاسایی لە شوێنەکانی کەش مەسەن ئەم میزاجە گڕێگرت و لە زۆر شوێناوە بووە چونە سەر بارەگاکان لە کاتێک ئەمە وانە بوو کەمە بەرنامێکی تایبەتی بۆ داڕژاوە و هێزێکی سیاسی حیزبێکی سیاسی و بە نەخشە بەرنامەی دانابێت بەعزێ جار لە فەزای وایە بە بڕوای من زۆر جار ممکنە حدەسە لە شتێ ڕووبا میزاجی گشتی بگۆڕێت ئەو حدەسانە شوێی تر دووبارە بێتەوە بۆیە من بەڕاستی ناتوانم لە ساسە پێشبینیەوە بکەم کە لە مام دەڕۆژە ئایا بەڕاستی جەماوەر بەو جۆرە ئامادە بێت کە لیان تێک بایانە بەڵام بە بڕوای من ئەمە ڕێگەیەکی دروستە ئەمە سیاسێکی دروستە ئەمە تەنها ڕێگەی کە خەڵتوانێت ناڕەزادەکانی خۆیان بەرامبەر بەوان کا بە شتێکی ئەمەلی و پراتیکە بە جۆرێک بەشکسی کێشەوە وەکوتم مبعدیش نییە ئەگەری ئەوە ژەیە کە ڕەنگە لە چەند شوێنێکە ئەم تووڕێی خەڵک بەرامبەر بەوان بگا بە جۆرێکە لە چەند شوێن مەسەن فریکا وها لە کانەکانت کێشەیە هەتا ڕەنگە مەسەن لە هەنێ شوێن نەتوان سندوقی دەنگدان دابنێن بە جۆرێکە فەزا واجب بێت ناڕەزاتی خەڵک جۆر بێت دەتوان نەتا سندوقی دەنگدان دابنێن بەرحەڵ من وەکوتم پێشبینی ئەمە ئاسان نییە بەڵام ئەگەری ئەوەش هەیە ینی دوور نییە کە لە فەزایکی لەو جۆرەکەوتم ڕەنگە شتێکی زۆر بەسیط بتوانێت میزاجی گشتی بە جۆرێ بگۆڕێکە لە چەندین شوێنە تەقینەوەی ڕقی جەماوەر لە بەرامبەر ئەو هەڵبژاردنە بتەقێتەوە بە شێوازی جۆرا و جۆر خۆی نیشان بات ئەگەرچی وتم دو پرسیار وەڵام پێم خۆشە ئەم پرسیاری بینەرەش هەل بۆ تاکەین وڵام بە کورتی تکایە ئەگەر کەس بەشداری دەنگدان نکات چی ڕوودەدات دیارە کەس بەمانای کەلیمەوەنێک کە هیچ کەسێک بەشداری نکات بەڵام ئەگەر ڕێژەی بەشداری بوو یەکجگار کەم بێت بەڵێ ئەزان چۆنە من پێم وایە کە
ستانداردێک ڕەنگە لەلایەن UN و لەلایەن نەتەوەگرتوەکان و لەلایەن ئەو هەبێ بۆ بەشداری خەڵک بەڵام بۆی کە شەرعێت بن ینی با بڵێن لانی حکومەتە بڵێن ڕسمیە مەسەن لە انتخاباتی پێشوە من ئەوەی کە ئاگادار بووم لە بەغا لە سا 20 خەڵک لە زۆربەی شارەکانی عێراق لە سا 20 بۆ 30 زیاتر نەبوو لە کوردستانیش باسم کرد نەگەشتە 50 پێما خواردتر بوو بەڵام ئەوان وتیان ئەمە انتخاباتێکە و شەرعێتی ئەوانە من بەڕاستی ستانداردێکەوەی کە ئەوان لە ڕێژێکیانە یانی من بەڕاستی نایزانم سەراحەت یانی بەڵام پێم وایە ئەگەر بۆ نمونە تا زیاتر خەڵک بەشداری نەکات یعنی ئەو نقطەی کەم دەسەڵاتە هەست بە لەرزۆکی خۆیەکات و لە خەڵک ئەترسێ وەکو چۆن هەر ئێستا ترسیان لە بەشداری نەکردنی خەڵک کەوتنەوە هات و هاوار ئەگەر بە واقعی ئێستا ترسیانەیە ئەگەر بە واقعی لە سا هەشتای خەڵک بەشداری نەکات بە واقعی بە بڕوای من ئەوە زەنێکی مەترسیدار و پەیامێکی خەتەرناکە بۆ دەسەڵات کە لە سا هەشتای خەڵک ڕازی نییە لێت و ئامادەیە بە شێوازی تر بۆ ئەوەی کە کۆتایی بە دەسڵاتەوە بێنێت ئامادەیە دەست بەرێ بۆ شێوازی تر بە بڕوای من ئەوە توانێت ینی خەتەرێکی واقعی بە پراتیک ڕوبەڕووی دەسات کاتەوە ڕەنگە حکومەتەکەشە دروستکەن بەڵام وەکوتم حکومەتێکە نامەشروعە دەنگی ئەو پەری لە سا 20 خەڵکی لەگەڵەوە لە سا 8 خەڵک لە دەروی ئەو سیاست و پرۆسەوە وەکوتم بزانێکی خەتەرشی بۆ دەسڵات کە ممکن ئەم سا 8 دەست بۆ ئەشکالی تر بەرێوە بەڕای من ئەوە پەیامێکی مهمە بە دەسات بدرێت. محسن کەریم زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین و کە بۆ ماوەیەکی درێژمایتەوە لەگەڵمان وەڵامی پرسیاری ئێمە و بینەرانتدایەوە. زۆر سپاس بۆ ئێوەش ماندوو نەبن سپاس بۆ بینەرانیش کە تەحملیانکردنی لەگەڵمان تا ئێستا. ئازیزان هەر لێرەشدا دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندا کە تایبەتە بە هەڵبژاردنەکانی عێراق بەرنامەکانی پێنجشەمەی ئایندا کاتێکی خۆش بۆ ئێوە و هەرشاد و سەرکەوتوو بن. لە پێشنگ تیڤیەوە بۆ چوونەکانی خۆت سەبارەت بە هەڵبژاردنەکانی عێراق بەیان بکە. ڕۆژی هەڵبژاردنەکان واتە 10 ئۆکتۆبەر پێشنگ تیڤی کراوەیە و هەموو کەس دەتوانێت لە ڕێگەیەوە بۆ چوونەکانی خۆی سەبارەت بە هەڵبژاردنەکان بەیان بکات. تۆش دەتوانیت بەشدار بیت پێشوەخت پەیوەندیمان پێوە بکە تا کاتێکی گونجاوت بۆ ئامادە بکەین و لە پێشنگ تیڤیەوە قسە و باسی خۆت سەبارەت بە هەڵبژاردنەکانی عێراق بکەیت.